پرۆژەی بەنداوی چەخچەقی دوو کەمەنای پرۆژەی چەخچەقی دووە بەنداوە ڕووخاوەکەی کە لە نزیک گەڕەکی تافگەیە ئەوەیان لەمە دوان ناوی دەنرێت بەنداوی سەرچنار. وشکە ساڵی وای کرد کە حکوومەتی هەرێم دەست بکاتەوە بە دروستکردنی بەنداوەکانی سنووری پارێزگای سلێمانی. ئێرە ئەو بەنداوەیە کە ساڵانێکی زۆرە بەجێ هەڵرابوو دوای ئەوەی لە سایە سی دروستکرا بوو. من لە گوندی چەخچەقم بەنداوی چەخچەقی دوو دروست دەکرێت کە لە ئێستادا وەک دەبینرێت ژمارەیەکی زۆر لەو ئامێرانە لێرە کار دەکەن بۆ پاکردنەوە دووبارە چاکردنەوە و دروستکردنی ئەم بەنداوە هاوکات گەورەکردنی بەنداوەکەش. لێرە کاک عەبدوڵڵای لێکە سەرپەرشتەی پرۆژەکە ئەگەر فەرموویتە ئێرە کاک عەبدوڵڵا لە کێکەوە دەستان کردوێتەوە بەکارکردن لێرە؟ سڵاو ڕێزم هەیە بۆ خێرمەختەم ئەرزەکەم لە خزمەتانە کە تەشریفتان هاوردووە بۆ ئەم بەنداوە. ئەم بەنداوە من عەبدوڵڵا حەبیبوڵڵا وەکو سەرپەرشتیاری پرۆژەم ئەم بەنداوە بەنداوی چەخچەقی دووە کە تەقریبەن 10 ساڵە ڕاوێستاوە ئەم پرۆژە بەبوونەی کە دوایی کە قەبلەن کێشەی پارەی بوو ڕاوێستا ئەم 10 ساڵ ئیش نەکرا لە شوێن ئەم 10 ساڵە یانی لە ناوی ئەم 10 ساڵە مقاول زەرێکی زۆری کردووە، یعنی وەکو لافاوی زۆر هاتووە بەنداوەکەی کردووە. ئێستاگەر سەیری بکەن هەمووی گەڵابۆ و حەفار و ئەمانە ئیشەکەن کە ئەم لەواقع مەساڵحی زۆری کە لەم چەند ساڵە هاتووە ناو بەنداوەکە خاوینی کەنەوە. تقریبەن ئێمە ماوەیەکی 10 ڕۆژە بە تواوەتی ئالیاتمان هاوردووە و ئیشمان نەزانین دەست پێ کردووە و هەم لە جادەگان ئیشەکەین هەم لە ناو بەنداوەکە ئیشەکەین. ئەم بەنداوە وەکو ڕیدیزایانی ژیبووە زووتر دیزایانی کە کراوە بەنداوێکی کۆنکرێتیە. ئێستا نزیک بە چۆن ڕێدیزاینەکەی نزیک بە 9 مترۆنی و بەنداوەکە بەرز بووەتەوە بەرز بووەتەوە. ئێستا بەبوونی ئەوە کە 9 متر بەرز بووەتەوە لە ئاپستریما دەستکاریمان نەوەلی لە داونستریمی بەنداوەکە نزیک بە 8 متر بازم هەڵکەنەوەمان ئەبێ ئەشەی خاوینی کەنەوە ئیسکەویشنمان ئەبێ و ئالیاتیشی بۆ دابنین و کۆنکرێتەکەی ئینشەڵا بە زووی دەست پێکەین و بە بەردەوامی لە خزمەتانە. چەند لیتر ئاواگری ئەمە؟ وڵات تقریبا 9 میلیۆن گەزانی ئەگرێت. پێشتر چەندی ئەگرت؟ وڵا پێشتر شاید لە حەد 6 ئەگەر لەو حدودا ئەگەر بۆلی بەبوونەوە کە زیایی کردووە ئیسەر ئاستی گەیەسە 9 میلیۆنە. ئەمە کەی تەواو ئەبێ؟ وڵا ئەو شتێکەوە ئێستا ئێمە وەکو تایم ئسکۆچواڵێکمان نەزانی ئێرادا بەردەوام ئەگەر حکوومەت پارە دابین کا بۆ مقاول و پرۆژە بڕوادە بەرەو مقاول پارەی بووێ بە قەت تا 2 ساڵ ئایندە بەنداو تەحویل لە زانی بە کاملی تەحویل دەدەین. تا 2 ساڵی تری پێ تا 2 ساڵە زانی ئەگەر وتم بەبوونەی پارە و ئەگەر مقاول پارەی بێ کێشەی نەشایە زووتر لە 2 ساڵی بتوان بینێنە تەحویل. باشە مەگەر تەواو ببێت ئەم ناوە پڕە بێت لە ئاو ئەبێ بە دەریاچەیەک؟ وڵا ئەبێتە دەریاچەیەک سەیریکەن ئام شوێنە کە ئەبینەن ئەگەر دەریاچەیەک لە پشتی بێ زۆر ئیسفادەی هەیە. ئەلان لە سلێمانی کەمبودی ئاو هەیەوان یا کێشەیەکی زۆر ئاومان هەیە وەکو ئام چەمە کە لە زستانانە لافاوێکی زۆری هەیە. ئەگەر ئەم بەنداوە چۆن کۆنکرێتیە و گراڤیتیە شتێکی وەزنی باشە ئاوی لە تێدا جەمە بێدە و ئەم ئاوانە دوایی ئەتوانین بوو لە سلێمانی بوو مەسارفی خەرق لێ ئیسفادەکەن و هەمووی شارزامون لە قەزیەکە و ئیسفادە بکەن. جەنابتان بەڵێ ئەم پرۆژەیە لەلایەن کۆمپانیایەکی ئێرانی و هەرێمی کوردستانەوە جێبەجێ دەکرێت کە من دوێنێ قسەم لەگەڵ ڕەحمانخانی بەڕێوەبەری گشتی بەنداوەکانی هەرێم کرد باسی لەوە کرد کە دەستکراوەتەوە بەکارکردن لە پرۆژەی بەنداوی چەخچەقی دوو کەمەنای پرۆژەی چەخچەقی دووە بەنداوە ڕووخاوەکەی کە لە نزیک گەڕەکی تافگەیە ئەوەیان لەمە دوان ناوی دەنرێت بەنداوی سەرچنار ئەمەش دەبێت بە بەنداوی چەخچەق ئەمە دروست دەکرێت و بەنداوەکەی خوارەوەش کە ڕووخاوە لە ساڵانی ڕابردوودا ئەوەشیان ڕیدیزاینی بۆ دەکرێتەوە و جارێکی تر دەخرێتە تەندەرینەوە تاوەکو کۆمپانیای وەری بێت و ئەوێش دەست بکرێتەوە بەکار. بە تەواوبوونی ئەم بەنداوە و بەنداوی سەرچنار کێشەی کەم ئاوی لە شاری سلێمانیدا چارەسەر دەبێت و هاوکات ئەم ناوچێش دەبوژێتەوە. ئەمەی کە هەیە لە ئێستا دەکارکردن لە بەنداوی چەخچەقی دوو دەستی پێکردووە و پێشتر لە سەدا 30 تەواو بوو ئەوەی تریشی ئەگە خوای هەر بێت و پارە هەبێت ئەویش تەواو بێت.